لە بنەما سەرەکیەکانی گەشەپێدانی ئابووری وڵات بایەخدانە بە کەرتی تایبەت و زیادکردنی پرۆژەی پیشەسازی و بەرهەمی ناوخۆ. بەڵام لە ئێستادا لە هەرێمی کوردستان سەرباری بوونی هەزاران پرۆژەی پیشەسازی جۆراوجۆر، بەڵام بەشێکیان لە کار کەوتون و بەشێک لە پرۆژەکانیش لابراون. وەک پێویستیش بایەخ بەم بوارە گرنگەی و بەرهێنان کە پیشەسازی ناوخۆیە نەدراوە. بەپێی ئامارەکانی ژووری بازرگانی و پیشەسازی و بەڕێوەبەرایەتی گەشەپێدانی پیشەسازی سلێمانی، لەم ساڵدا لە هەردوو پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەی گەرمیان و ئیدارەی ڕاپەڕین 4312 پرۆژەی پیشەسازی لەو ناوچانە تۆمارکراون. لە سەدا 41 ئەو پرۆژانە لە کاردان و لە سەدا 15یان لە کار کەوتون و لە سەدا 18 پرۆژەکانیش نەماون. سیروان محەممەد سەرۆکی ژووری بازرگانی سلێمانیش باز لە هۆکارەکانی کەمی پرۆژەی پیشەسازی دەکات. ئەو کاڵانەی کە لە دەرەوەی هەرێم کوردستان دێن لەلایەن حکوومەتەکان دامێکی باشیانەی ڕێژێکی باشان ئەدەنێ بانقەکان کراوەیە کە پارەیان دەدەنێ بە قەرز کارەبا بە شێوازێکی کەمتر ئەیان دەنێ هاندەر ئەبن بۆیان لەبەر ئەوەی کۆمەڵی خەڵک ئەوان نەخەنەکار بەس بەداخۆ لای خۆمان ئەم هاندەرە نەبووە تا ئیستا. ینی هەم بە پاری خۆی کارگەی داناوە، حکوومەت هاوکاری کارەبای نەکردووە، هاوکاری سوتەمەنی نەکردووە. ئەوەش ئەو بەرهەمەی کە دەری ئەکات زیاد ئەوەسێتەوە لەسەری، کە زیاد وەستاوە لەسەری ناتوانێت منافەسەی بەرهەمەکانی دەرەوە بکات. بەواسطەی ئەم داتاوی کە ئێستا مەداڵمان کردووە ئیجباری حکوومەتەکەن کە ڕێژەی ڕسوماتی گومرگی زیاد لەسەر ئەو کاڵانە دابنێ کە بەرهەمەکەی ناو خۆمان نابێ ئەقەلشی باوکو ئەوان بوەسێتەوە. ئەو کاتە من دڵنیام لەوە گەشەی پیشەسازی لە کوردستانە زۆر بەرەو پێشەوە ڕات و ئیجباری کارگە بیانیەکانی شەکەین کە بێن کارگەکانیان لێرە بکەنەوە، چونکە کە کاڵەکەی بۆ نەفرۆشرا ئەویش بیر لەوە کاتەوە بێ کارگەکەی لە کوردستان نادابنێ. لەگەڵ سەر هەڵدانی قەیرانی دارایی و ئابووری و کێشە سیاسیەکان لە کوردستان و کەمتر هاریکاری و بەرهێنەران بۆ دامەزاندنی پرۆژەی پیشەسازی، وای کرد سەرمایەداران کەمتر سەرمایەکانیان لە ناوخۆی هەرێم بخەنەگەڕ. ئەمەش هۆکار بووە بۆ کەمبوونەوەی بەرهەمی ناوخۆ و دابەزینی ئاستی پرۆژەی پیشەسازی خۆماڵی و کەمبوونەوەی هەلی کار. لە بەرامبەرشدا بەرهەمی هاوردە و بازار بۆ ساختکردنەوەی بەرهەمی بیانی بەرەو پێشچوونی بەخۆیەوە بینیوە. بەڕێوەبەری گەشەپێدانی پیشەسازی سلێمانیش دەڵێ ئامارەکانی پیشەسازی ناوخۆ ئەوە دەردەخەن وەک پێویست هەنگاو نەنراوە بۆ گەشەپێدانی پیشەسازی. سەردانی هەر مارکێتێ بکەی بەرهەمێکی ناخۆ نبینی لەسەر ڕەفێکی ئینەکانە. ئەمەش هۆکارەکەیەوەیە وڵاتانی دراوسێ ملانەیەکی سەختی لەگەڵاکەن، ئەوان زۆر کار ئاسانی بۆ پرۆژەکانی خۆیانەکەن. ئێمە وەکو خەڵکی پسپۆرکە دێن حسابی ئەو بەرهەمانەیەکەین، ینی زۆر جار کە دێتە بازاڕەکانی ئێمەوە لە خوار نرخی کولفەکەی خۆیەوەیەتی کە هاتووە. ئەمە تەنها بۆ ڕوخاندنی بازاڕی ئێمەیە، بۆیە حکوومەت پێویستە کار لەسەر ئەمە بکات، چکە ئێمە تازە ناتوانین وەکو شێوەی جاران هەموو ئەوانەی کە دەرچووی زانکۆ پەیمانگاکانن لە کەرتی گشتیا جێگەیان بکەینەوە، ئەبێ ڕەوانەی کەرتی تایبەتیان بکەین. ئامارەکانی پیشەسازی و بازرگانی لە شارەکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارەی گەرمیان و ئیدارەی ڕاپەڕین لەسەر پرۆژەی پیشەسازی لەم ساڵدا سەلمێنەری ئەوەن کە لە ڕابردوودا حکوومەتی هەرێم وەک پێویست هەنگاوی نەناوە لە بەرەو پێشبردننی کەرتی پیشەسازی و بەرهێنانی ناوخۆ و بەرزکردنەوەی هەلی کار. ئاکۆ ئەمین، کورسات نیوز.